ئەو خەیمە و ڕەشماڵە کە لەو دەشتە بەپایە، جێ عوشرەتی دەروێش و فەقێ و شێخ و مەلایە. فیردەوسی شەبیه هەیە کە قەراخ و دەر و دەشتی، پڕ حۆری و غیلمان و پەریزادە لیقایە. باخ و چەمەن و گوڵشەن و بوستانە کەناری، کانیاری دەڵێ چەشمەی زوڵماتی بەقایە. کێو و خڕ و لادۆڵی هەموو لالە و سنبول، ئەترافی بەرینە وەکو مەیدانی قیایە. ناڕینی کە و بولبول و قمری بە هەموو دەم، وەک زیکری موریدانی تەوەکل بە خودایە. جۆباری شەراب و عەسەل و شیری لەگەڵ ئاو، دەرمانی هەموو دەرد و نەخۆشین و بەڵایە. یا ڕەب چییە ئەم دڵبەرە کەوتوومەتە داوی، نوتفەی بەشەرە یا وەکو حۆری لە سەمایە. دەم خۆش کاک حەمیدگیان. زۆر سوپاس. دەست و پەنجە و خۆش مامۆستاگیان. دەست خۆش مامۆستارەس. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو، خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەم سروشتە جوانەی کوردستان پێتان شادەبینەوە. ئەمڕۆ باس لە مەلا عەبدوڕەحمانی فاتیحیەکەین. میوانەکانی ئەمڕۆمان مامۆستا کاوە فاتیحیە، بەخێرهاتن یەکەم مامۆستاگیان بەخێربێی کە بەڕێزیان کوڕی شاعیرەکەن. مەمنون زۆر سپاس. لەگەڵ کاک ئاراسکۆیی بە ئامێری عود بەخێربێ مامۆستاگیان. بەخێر هاتن. بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان گەر بکرێت باوکی بەڕێستان وەکو باوک و وەکو ئەدیبێک بە ئێمە بناسێن. مەلا عەبدوڕەحمانی فاتحی لە ساڵی 1930 لە گوندی یاراڵی ناوچەی گەورکی موکریان لە دایک بووە. لە تەمەنی 15-16 ساڵیەوە دەنێرێ بۆ حوجرە. دوای تێکەڵبوونی لەگەڵ ژیانی فەقیهاتی و خوێندن و بەدەستگەیشتنی دەستنووسی شاعیرە کۆنەکان وەکو مەحوی و نالی و حەقیقی و شاعیرە کۆنەکانی پێش خۆی وەکو مەلا مارفی کۆکەیوانە هەستی شعری دەجوڵێت و لە ساڵی 1952 بۆ 53 کانیاوی شعری دەتەقێتەوە و دەست دەکات بە نووسینی شعر. بەڵێ مامۆستاگیان بەر لەوەی باسی ئەوە بکەین لەکوێوە کەسبی معریفەی کردووە و خوێندنی قۆناغی خوێندنی چۆن بووە؟ قۆناغی خوێندنی ئەو سەردەما قوتابخانە نەبووە، هەر ناوەندەکانی خوێندن حوجرە بووە کە ئەو کاتیش مامۆستاکانی ئەو سەردەما لەگەڵ دەرسی ئاینی هەم دەرسی ئەدەبیاتیان خوێند وەکو گوڵستان و بوستان کە دەرسێکی ئەساسی بۆ کات بۆ فێربوونی ئەو دەرسانە تەنانەت لە حوجرەکانی خوێندراوە. بەڵێ بە شێوەیەکی گشتی خوێندراوە. لەوێدا خۆی دۆزیوەتەوە بە حکمەوەی کە هەم باوکی سۆفی بووە و دەنگ خۆش بووە ئەو کاتی کاریگەری ئەوانەی بەسەرەوە دەبێت بۆیە بڕیار دەدا دەست دەکات بە شێعر نووسین. یەکەم بەرهەمیشی لە ساڵی 52 بووە، بەس بەداخەوە دەستنووسەکەمان دەست نەکەوت کە بڵین بڵای بکەینەوە. دواتر لە ساڵی 56ەوە بە شێوەیەکی بەردەوام دەست دەکات بە شێعری کلاسیک. ئەو کاتیش کە وەکو ئێستا بڵین بوارەکانی ڕاگەاندن وەکو ئێستانە بووە، بڵاوکردنەوەی شعرەکانی ئەو کاتی تەنیا لە ڕێگای ڕادیۆی کرماشانەوە بووە کە پەیتا پەیتا شعرەکانی ناردۆ بۆ ڕادیۆی کرماشان و لەلایەن شوکڕڵای بابانەوە خوێندراونەوە کات. دواتر لە ساڵی هەفتاکان بەولاوە دوای دروستبوونی کۆڕی زانیاری کورد و ئەو هەلەی کە ڕەخسا لە کوردستانی باشوور لە دوای ڕێکەوتنامەی 11 کۆمەڵێک دەستکەوتی باش هاتنە ئاراوە. بۆ نمونە زمانی کوردی کە بە فەرمی ناسانرا و خوێندن و نووسینەوانە بوو. لەو کاتەوە بڵین لە زۆربەی ڕۆژنامەکان ئەو کات لە شعرەکانی بڵاوکردێتەوە وەکو هاوکاریوانە. دواتر لە هەشتاکان لە کاروان و بەیان و ئەوانە شعرەکانی خۆی بەردەوام بڵاوکردنەوە. بەداخەوە کەن تەمەەن ڕێگەی نەدا دیوانەکەی بچای خۆی ببینێ. ئەو سەرەتای ژیانی بێگومان لە ڕۆژهەڵاتی کوردستان
دوای بە هۆی هەندێک بارودۆخەوە هاتوۆتە باشووری کوردستان. ماوەی چەند لێرە ژیاون و ئایا کاریگەری مانەوەی لێرە لە وەکو پەیوەندی لەگەڵ ئەدیبان و بۆ ئەدەبیاتی ئێرە و ئەو ڕۆشنبیریە کوردی کە لێرە هەبووە کە دیارە ئازادتر بووە لە ڕۆشنبیری ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری چی بۆ لەسەری؟ بێگومان دوایەوەی لە شۆڕشی چەکداری 46 ئێران کە حیزبی دموکرات ئەو کات شۆڕشی چەکداری هەڵگیرساندوتەوە یەکێک بۆ لە کادریەکانی حیزبی دموکراتی کوردستان بەهۆی ئەوەی کە ماوەی چەند مانگێک دەگیرێ و دوای ئازادبوونی لە 68 ڕوو دەکاتە کوردستانی باشوور لێرە دەگیرسێتەوە. لێرەش ژیانی زۆر بەسەرمەسەری و زۆر بەدبەختی و زۆر ناڕەحەتی کرێکاری و توتنەوانی و مەلایەتی و زۆر بەسەرمەسەری ژیانی خۆی بەڕێ کردووە. کە دێت بۆ کوردستانی باشوور دیارە پێشتر هەم ناو ناوبانگی نالی بیستووە هەم شیعرەکانی بەدەست نووس بەدەست گەیشتونە. ئەو کاتێک کە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس دیوانی نالی چاپ دەکات ینی زۆرترین کاریگەری مامۆستا نالی لەسەر بووە حەزرەتی نالی کە توانیوێتی لە ماوەیەکی زۆر کەدا سەرجەم دیوانەکەی لەبەر بکە ینی خۆشەویستی ئەوەندە بۆ نالی هەبووە. هەروەکو لە شیعرەکانیشدا دەردەکەوێت کە زۆربەی پێشخستەکیەکان بەڵێ زۆربەی تەخلیصەکانی سەر نالی بڵێن بەشی شێری هەیە بەڵێ زۆر کاریگەری. بەڵێ مامۆستاگیان باسی کاریگەری کۆماری کوردستان لەسەر شاعر و بە تایبەتی خودی قازی محەممەد چی بۆ لەسەر لەو سەردەمەدا فاتحی تەمەنی 15-16 ساڵان بووە کە کۆماری کوردستان ڕاگەیانراوە. لەو سەردەمەدا سەرجەم خەڵکی کوردستان هەم باشوور هەم ڕۆژهەڵات کەەوە لێک نزیک بوون و لەوێ بە حکمەوەی کە نزیک بۆ لە مەهاباد لە ڕۆژی ئیعلانکردنی کۆماری کوردستان ئامادە دەبن وەکو هەرزەکارێک. کاریگەری وەکو دەستکەوتێکی گەورەی نەتەوەی لەو تەمەنەدا ئەنی هەستی بە خۆشحاڵی کردووە وەکو تاکێکی کورد کە دەوڵەتی هەبێ. دوای ماوەیەکی زۆر کەم کەس پێشەوا لە سێدارە دەدرێ ینی کاریگەری زۆر لەسەردادەنێ هەم لە ڕووی نیشتیمانیەوە کە ئەو ڕێبازی قازی بەرنەدا هەم لە ڕوانگەی ئەدەبیاتیشەوە کە زۆربەی شیعرەکانی کە تەماشا بکەین نیشتیمانین. بەڵێ زۆربەی شیعرەکانی هەم نیشتیمانین جگەرەوەی کە لایانی سروشتی و لایانی مناجات و دڵداری ئەوانە و کاریگەری زۆر هەبووە لە ئەوەی کە بڵن زۆر لە ئامۆژگاریەکانیشی بۆ ئێمە هەم ئەوە بووە کە هەمیشە لەگەڵ خەڵک بین هەمیشە لەگەڵ نیشتیمانی خۆمان بین هەمیشە بخوێنین زانابین هەم بۆ خۆمان هەم بۆ نەوەکانمان کە شیعری نووسیوە ئامۆژگاری ئەوە بکە ئەو ڕێبازە بەرنەدەن. مامۆستاگیان لەسەر تیشکی قسەکانی بەڕێزت ئەم شعرە هەر خۆشت بۆ هەڵبژاردۆم پێم خۆشە شعری بەختەکەم سوار بۆ تۆ بخێنمەوە ئەگەر مامۆستاوەکانی. چاوەکەی مەستت بەبێ مەی مەستە وشیار بۆتەوە تیری عشقتدا لە جەرگەم دڵ بریندار بۆتەوە قامەتی بەرزی گوڵەندام وەکو سەروی ڕەوان داخەکەم پیری چەماندی بۆیەوە خوار بۆتەوە بولبولی تەبعم غەزەل خوانە لە گۆشەی گۆشەنێک پاییزە و کاتی خەزەڵوەر سیسەگ و لار بۆتەوە بەخت و ئیقبالم لە مێژە زیز بووە تۆراوە لێن سەد شکر دیسان نەمردم بەختەکەم سوار بۆتەوە نەو عەروسە لێک و لووسە تەنزنووسە یارەکەم بۆیە دڵوا مەستە ئەمڕۆ عیشقی سەرشار بۆتەوە چەند بە تەمکین و نەجیب و شۆخ و شەنگە دڵفڕێن سەیریکە بەو پیریەی چۆن لوتفی تیکرار بۆتەوە هێند لە مێژە دوور لە تۆمە حەقتەتانم لێ بدەی چاوەکەم پێم وابوو بۆ من مەیلەکەت سارد بۆتەوە دەردەکەم زۆر سەختە چارەی زەحمەتە بێ هاودەمم
دەستەوەشنۆ تاق و تەنیا یارمەغیار بۆ تۆ عاقبەت ڕۆژێ دەبێ ئەم مردنە بێژێ سەلام فاتیحی ئامادە بە ڕێگاکە هەموار بۆ تۆ بێگومان ئێمە وەکو سەرەتای ژیانی فاتیحی زانین و زۆربەی شاعیرانی ئەو سەردەمەش سەرەتایان خوێندنی ئاینی بووە لەناو حوجرەکانە بەڵام ئەوەی زیاتر سەرنج ڕاکێشێ ئەو حوجرانە بووە شوێنی جۆشدانی ڕۆحی کوردایەتی و نەتەوەیی لە ناو فەقیەکانە و ئەمانە سیرەکەی لە قۆناغێکیانە ئەگەنە ئەوەی کە ئەبن بە شۆڕژێر و تەنانەت ئەبن بە پێشمەرگەش و چەک هەڵەگرن بەڕاستی ئەو کاریگەریە چی بوو ئەو مەلایانەی ئەو سەردەمە ئەو فەقییانەی والێ کردبووە من پێم وایە سەوساندنەوەی نەتەوەی گەینی زۆرترین کاریگەری لە سەرەوانە هەبووە کە کورد بە درێژایی مێژوو چەساوەتەوە ئاسی هۆشیاریش لە لای خەڵکە ڕەشەڵکێکە بەڵێ زیاتر لە لای خەڵکە خوێندەوارەکەی بووە زیاتر چاوکراوە بوونە ینی وەکو ئەرکێکی نیشتیمانی وەکو ئەرکێکی ئاینی بە ئەرکی خۆیان زانیوە کە هەم خەڵکی و ئاگادارکەنەوە هەم خەڵکی و شارکەنەوە بۆ ڕزگارکردنی میلەتەکەیان بۆ خوێندەوارکردنی خەڵکەکەیان بۆی بتوانن ئەو خەڵکەش وەک گەلی کوردی وەک سەرجەمگەلانی دنیا بە ئازادی و بەخۆشی بژین. مامۆستاگیان بەشێکی گرینی تری شعرەکانی باوکت تێڕوانینی باوکت بۆ مەسەلەی ژن پێچەوانەی فاتحی بە بەراورد لەگەڵ مەلاکانی ئێستا تەماشا بکەی زۆر جیاواز بووە زۆربەی مەلاکان ئێستاکە لە میبەرەکانەوە گوێمان لێ دەبێ ئافرەت وەکو شەیتان پێناسە دەکەن بەڵام تێڕوانینی فاتحی کە هەم شعرێکی بۆ ژن نووسیوە باسی گەورەی ژن لە چدایە جوانی ژن یعنی ئەو گەورەی ژن بەرامبەر بە پیاو دەیکا هەستاوە شعرێکی زۆر جوان و ناسکە هەم غەزەلێکی جوانی کە نووسیەوە بۆ ژن پێوا بوو ژنیش دەبێ وەک ئینسان پیا چۆن ئازادە بۆ لە بیرکردنەوە دەبێ ژنی شەمان ئازادی وەمان بیرکردنەوەی هەبێ مامۆستاگیان پێمان خۆشە بۆی بینەرانمان بەو شێرە ئاشنا بن گەر بە ڕێزت بۆمان بخوێنیتەوە بە هاوکاری کاک ئاراس. ماڵی دنیا هەرژنە خۆشی هەموو ئینسانە ژن ماڵی بێژن باخەرابێ گەوهەری تابانە ژن هەر کەسێ هۆش و شعوری بێسەڵ ناکا لە ژن پیاوی بێژن گێژ و حۆلە شەو چرای ماڵانە ژن دەوڵەت و داهاتی زۆرت با هەبێ بێژن چییە بەردی بنسینەی حیاتە ناز و نووزی جوانە ژن گەنجی قاڕونت هەبێ یا تەختی شاهی سەروەری بێبەها و پوچ و بەتاڵە مەرهەم و هەتوانە ژن نعمەتی گەورەی خوددایە یەکیان ژنە گەر تێ بگەی لابەری فیسق و فجور و دوژمنی شەیتانە ژن پیاو لە چەوتی و لاری ڕێگە لاتەدا گەرژن هەبێ ئاینە باڵانوێن و هاودەمی مەردانە ژن هاوبەشی ژینە هەتا مردن لەوە چاکترت نییە معدەنی میهر و محبەت لوتفی بێپایانە ژن ڕوت و قوت و بێنەوابی خۆشە هەت بێ خەمڕەوێن گەوهەر و زێر و مەتاعە زینی شاهانە ژن شەوچرا و خەملابەرە شەوقی دڵە ناسپەروەرە ڕاحەتی دڵ بۆنی سنبل فاتحی ڕیحانە ژن دەمخۆش بەڕاستی شعرێکە ئەتوانم بڵێم زۆر دەرچووە تەجاوزی سەردەمی خۆی کردەوە بیرکردنەوەکەشی بەرامبەر ژن ئاسایی نەبووە بیرکردنەوەیکی زۆر مرۆڤ دۆستانەی جوان بووە مامۆستاکاوە من پرسیارێکی سیر یعنی هیچ شاعیرێکم نبینیوە هێندەی فاتحی پێنج خشتێکی هەبێ پێنج خشتێکی لەسەر شعری شاعیرانی تر بەڵام ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام کۆمەڵێک شاعیر هەیە کە بەڕاستی ئێمە ناوی زۆربەیمان نەبیست شاعیرانە وەکو مەسەلەن عوسمان وەجاخی کە بە وریان ناسراوە شێخ عەبدولکەریم هیرانی بە وری ئەوری بەڵێ سید عەبدولقادری سەیادەت کە بە زوودی
زاری سید ڕەشید بورهانی ناسراوە بە چاوەشی پیر سوتاو مەلا محەممەد ئەمینی سەقزی کەوکەبی مەلا نەجمەدینی کەوکەبی کە ناسراوە بە کەوکەبی ڕەباتی عەلی بەجی حەیدەری ئەمانە ینی ئەم شاعیرانە بەڕاستی ئەمە ناوی کەسیانمان نەبیستوە ئەوانەی کە پێنج خشتێکی لەسەرداوی ناویانمان بیستوە زیاتر نالی شێخ ڕەزا قانع هەژار حەقیقی لەگەڵ سید کامیلی ئیمامی ئەم خەیاڵە چی بۆ لەسەر پێنج خشتەکی هەیە بۆ بەڕاستی ویستێتی چی بسەلمێنێت وەکو ئەدەبیات مەسەلەی پێنج خشتێکی یەکێکە لە کارە هەرە قورسەکانی شیعر کە تۆ دەبێت وەک وەستای زێڕەنگر دەبێت هەر چەک تۆ بزانی لە شوێنێکی دەدەی جی خۆی بکرێ ئەبێ ببی بەو شاعری کە پێنج خشتێکی بەڵێ هەمان ئەو بەڵێ لەگەڵ مامۆستای من کێشانە بۆ لەسەر تەخمیس توێتی تۆ واز لە تەخمیس بێنە وەکو وایە نانی خۆت بەری سەر سفرەی شاعیرەکە دیفە خۆی هەمیشە هەیە من نەیوێ تۆ خواردنێکی خۆش پێ بۆ دەچێت سەر سفرەی خەڵک ئەو کێشەیە بۆ بەڵام من پێم وایە کاریگەریەکەی دەگەڕێتەوە بۆ نالی ئەوەندەی خۆشەویستی بۆ نالی هەبووە ویستێتی بە شێوەی تەخمیس بتوانێت ئەو هەستەی دەربڕێ کە وەکو لە دیوانەکەش تەماشاکەی کە زۆربەی شیعرەکانی لەسەر نالیە دام ناوێت لە پێنج خشتێکی دوای ئەوەش زۆربەی شاعیرەکان کە تەخمیسی لەسەرکردون هاودەمی خۆی بوون هاوڕێی خۆی بوون مەسەلەن نامەگۆڕینەوەیان هەبووە لە بەیندا ئەو شیعرێکی بۆ ناردو ئەو تەخمیسی کردو ئەوەیەکی بۆ ناردو ئەو تەخمیسی کردووە ئەو ناوانەی کە ئاماژەشت پێکردن لەگەڵ زۆربیان هاوتەمەن و هاوڕێی خۆی بوونە مامۆستاکیان باسی نامەی شعریت کرد باوکی بەڕێستان جیاوازی چی بووە لەگەڵ ئەو شاعیرانەی کە بە هەمان شێوەی ئەو نامەی شعریان هەبووە ئەوە شت دەکەوێتەوە خۆشەویستی لە نێوان ئەو شاعیرانە مەسەلەن بۆ داوەتێکی مەسەلەن کە توێتی بێت بە شعر داوای کردەوە وا بکە وبارە ئەوەت بۆ دەکەم و وا دەچین و وا دەڕۆین ئەوە لە خۆشەویستی ئەو کەسانە بوو کە ئەو شعرانی نووسیوە هەتا چەند ساڵێک پێش چاپکردنی دیوانەکەش مامۆستایەک داوای کرد لە زانکۆ تی دەمانەوێت توێژینەوەی لەسەر نامەی شیعری بکەین بۆ قوتابیەکان دیارە تا ئێستا ئەوە نەکراوە لە زانکۆکان لە کۆلیژی ئاداب هیوادارم کە ڕێ ئەو بەرنامە و قوتابیانی کە دانەوێ مەسەلەن بەحسی تەخەڕوج دەنووسن لەسەر ئەدەبیاتی کوردی بە لەسەر نامەش بێ مەسەلەن وەکو نالی و سالم کە سامەیەکیان هەبووە دەکرێت مامۆستا لایەنێکی تر هەیە لە کە تەبان بێگومان باسیەکەن ئەڵێن زۆر خۆش مەشرە بوو مەجلیس خۆش بووە بە یەکێکی لە هۆکارەکان ئەوە بووە کە دەنگی زۆر خۆش بەڵێ تەنانەت دەڵێ کێیەکی لە گۆرانی بێژەکان ئەڵێ بۆچی واز لەمەلایەتی تو بێت لەگەڵ بلاوی زۆر باشتر دەتوانی بژیت ئەو لایەنەی دەنگخۆشی چی لەبارەی ئەو دەنگخۆشیەوە ئەزانیت و چی زانیاریەکە مامۆستا عەبدوڵڵا حەسەن زادە کە پێشەکەکەی بۆ نووسیوە هاو تەمەن بوونە بابم شتێک گەورەتر بووە لەو بەڵام بەیەکەوە بوونە دەڵێ زۆر جار بۆ خۆم پێم فتو مامۆستا عەبدوڵڵا تمەواز لە فەقیهاتی بێنە بڕۆ خۆت ئەو دەنگە خۆشت هەیە چیشت بەو فەقیهاتی داوە ساودە دەستی خەڵکی بێ هۆکاری ئەوەی کە نەیتوانیەوە گۆرانی بڵێ برا گەورەکەی بووە دیارە لەم سەردەمەدا کەم کەس توانیوێتی وەکو گۆرانی بێش خۆی دەرخە لەنە هەم برا گەورەکەی هەم براگچکەکەی یەکێک بوون لە دەنگخۆشەکان هەم باپیریان کە شەوانە گەڕە لاوژە هەبوو بکات نەگو ئەوەی کە ئێستا باسی دەکەن دەڵێ کەس نۆرەی کەس نادا ئەوە نییە گەڕە لاوژە شەوانە دانیشتونە تەلەڤیزیۆنەوە هیچ شتێک نەبووە کاک تو دەست پێ بکە یەکێک ئازیزێک و یەکێک بەهارە یەکێک شەو نیوەشەوە یەکێک گەلۆ ئەوانە سەرتۆپی مەجلیسەکان بوون کە دانیشتونە و گۆرانیان کتووە بەس بەداخەوە نەیتوانی پەرە بۆ بەهرێک بدا مامۆستاکیان باسی پێنج خشتەکانمان کرد پێمان خۆشە دەرکار حەمید بۆی بینەرانیشمان ئاشنا بن بەشێک لەو پێنج خشتێکیانەمان بۆ وەرە ئەی شۆخ و شەنگی شلکولاو گوڵی بۆن خۆشی سەرکانی و سەراو شلێر و شەشپەڕ و گیابەند و خاو عەزیزم ڕۆحی شیرینم دووچاو دەوای زامی دڵ و جەرگی بڕاو بە من هەڵناگرێ ئەو بارە قورسە لە ناڵین و
هەناسەی شەو بترسە ئەمن کوردم گوڵم سەر تۆپی فرسە ئەتۆ شا من گەدا دادم بپرسە لە زوڵمی چاوی بیمارت کوژاوم مەڵێ پیرە لە عیشقا زۆر لەسەر خۆم خەمی تۆ قوتە بۆ من گیانە دەیخۆم شەهیدی تیری ئەبرۆی خەنجەری تۆم ئەگەر نەدەیتە دەست خۆم قاتیلی خۆم لە ڕۆژی ئاخرەتدا بێ پێناوم کوژاوی تۆم بە نازی چاوی جادووت وەکوو بەردی تەوافە خاڵی هندوو سحربازە تەنافە تاری پێسوو دەسالادە سەری زۆڵفت لەسەر ڕوو کە ڕووتی ڕووتم و مایل بە تاوم مامۆستاگیان بەڕێزت وەکو دووسەر کاریگەری باوکت چییە لەسەر بەڕێستان و لەسەر نووسینەکانت؟ من و خالیدی برام هەردووکمان دەنووسین دیارە من ماوەیە کە دەستم بەشن نووسینی شیعر کردووە بەڵام کاریگەری زۆر لەسەر ئێمە هەبووە هەمان ڕێچکەمان گرتووە. مامۆستاگیان ئەگەر باسی کتێبی کڵپەی دەروون بکەین ئەم کتێبە چۆن کۆکراوەتەوە شعرەکان و کێ ئامادەی کردووە و هۆکاری چی بووە کە باوکتان ئەو کاتی کە لە ژیانە بووە شعرەکانی بڵاو نەکردوێتەوە؟ فاتحی لە هەموو ژیانیدا خۆشی نەدی هەر ڕاکە ڕاک هەر دەربەدەری و ئاوارەی و ینی ڕۆژێک نانێکی با ئیسراحەتی خۆی نەخواردە بەڵام ئەوەی کە باشی کردووە لە شعرەکانیدا هەمیشە دوو نوسخەی هەبووە نسخەی کە لە دیوانەکەی خۆی بەدەستخەتی خۆی نووسیوێتەوە وەکو شەر وەکو دەستنووس وەکو مسۆدا هەڵی گرتووە خۆشبەختانە هیچ ماندووبوونمان پێوە نەدی بۆ کۆکردنەوەی شعرەکانی بەڵام بەداخەوە لە ڕادووی کرماشان نەمانتوانی ئەو ئەرشیفەی شوکڵای بابان کۆ بکەینەوە کە لە 63 تا 68 کە شعرەکانی لەوێنە نەمانتوانی بەدەستیان بخەینەوە بەداخەوە. مامۆستا کاوە دوا پرسیارمان ئەوەیە ئەم فاتحی هاوچەرخی کۆمەڵێک لە شاعیرانی ئەو سەردەمی ئێران بووە و هاوچەرخی کۆمەڵێک لە شاعیرانی باشووری کوردستانیش بووە ئەوانەی ئێران کە هاوچەرخ بۆ لەگەڵانە هێمنی موکریانیە هەژارە سید کامیلی ئیمامیە بێگومان کاریگەری شعری هەمویان لەسەر یەکتری هەیە هەمویان کاریگەریان لەسەر یەکتری هەیە بەڵام هێندەی من شعرەکانی بخوێنەوە تێبینی ئەوەم کرد کە زۆر بە دیقەتە لە مەسەلەی کێش و سەروا و ئەو وەکو ڕەوانبێژی زۆر دقیقەتایە کە کەم شاعرم بینیوە هیچ شێوێک هیچ لەنگێک لە هیچ شعرێکیان نابینیت. دیارە فاتحی ئەو یەکێک بۆ لە قوتابیانی قوتابخانەی موکریان بێگومان کاریگەریەوانی زۆر لەسەر بووە مامۆستای من کە مامۆستای من بەتەمەن لەو گەورەتر بووە بەڵام کاریگەری ئەو لەسەر مەسەلەن سید کامیل سید عەبدولقادری سەیادەت مامۆستا مەلا نەجمەدینی کەوکەبی هێدی عوسمانی ئوجاخی حەقیقی ئەوانە زوودی کە بەداخەوە من لێرەوە لە ڕێ و شاشە جوانەوە داوا دەکەم هیمەتێک بکرێ هەوڵێک بدەری ئەو شاعیرانی کە ناومان هێنان بەشی زۆریان بەرهەمەکانیان بە چاپ نەگەیشتووە هیمەتێک بکرێ کە ئەو شعرانش کەونە بەردیدی خوێنەرانی ئێمە هیوادارین هەرچی بەرهەمێکی خۆشی کە لە شوێنێکە لەلای هەر کەسێکە بدرێتەوە خەڵک سوودی لێ بینێ بەڵێ بەڵکو بگا بە چاپ هیوادارین ئێمەش هیوادارین. بینەرانی خۆشەویست لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی قەلەندەرخانەدا زۆر سوپاسی برا و مامۆستای بەڕێز مامۆستا کاوەی فاتحیەکەین بۆ ئامادەبوونی بۆ ئەو لێکۆڵینەوە ئەو قسانی کە کردی لە سەر فاتحی شاعری باوکی زۆر سوپاس دەکەین زۆر سوپاسی برای خۆشەویست مامۆستا ئاراسکۆییەکەین کە بە ئامێری عود بەشدار بوو لەگەڵمانە هەروەها سوپاس بۆ هاوکارم خەندەخان. خۆشەویستان کۆتایی باڵقەی ئەم جارەی قەلەندەرخانە هێنین
بە شعرێکی فاتحی کە لەلایەن خەندەخانەوە بۆتانە خوێندرێتەوە. عاشقی ڕوتم لەسەر چی دەمکوشی، سەیری باڵای تۆ دەکەم ئەی دلبەری سیمین ئەوزار، تۆی وەکو حۆری و فریشتە لێت بڕی سەبر و قەرار. لێم حرامە خەرقە و بەرماڵ و تەکیە و خانەقا، هەر شەرابێ عیشقە ئاواتی دڵم لەیل و نهار. باخ و قەسر و کۆشکی جەنەت بێبەهای و بێوجود، باخی سینەی گوڵڕوخی من خۆشە بۆ گەشت و گوزار. پێم دەڵێن عەیبە تەماشای دڵبەران بۆچی دەکەی، عەقڵ و هۆشم ڕۆییوە دڵکەوتۆتە بێ ئیختیار. با بناڵم ئەی ڕەفیقان شیوەن و گریان بکەم، بۆ چمە ئەو ماڵ و ڕۆحە بێ قسە و دیدار یار. وام لە حوجرەی تەنگ و تاریکە دەڕێژم خوێنی سوور، شەو درێژ و دوورە ئارامم نییە وەک شێت و هار.